لا ڕۆژی جیانی گەندەڵی سەرۆکی دەستەی دەستپاچی ڕایگەیاند هەرێمی کوردستان قۆناغی دانان بە گەندەڵی تێپەڕاندووە. ئێستا لە قۆناغی ڕوبەڕووبوونەوەی گەندەڵیە. ڕاشی گەیاند ڕوبەڕووبوونەوەی گەندەڵیش پرۆسەیەکی بە کۆمەڵە بە تەنها بە دەستگایەک ناکرێت. 121 زانیاری تۆمار کراون لای ئێمە 121 زانیاری لە داوای هەواڵدەری 147 داوامان تۆمار کراوە کە ئێستا لەگەڵ خولاوی ساڵانی ڕابردوو 245 داوای هەواڵدەریمانەیە دەسبەت داوا سزاییەکان ئەم ساڵ 445 داوای سزایی تۆمار کراوە کە ژمارەیەکی زۆرتر لە چاو ساڵانی تر و لەگەڵ مدەوەری ساڵانی ڕابردوو 560 داوای سزایی ئێستا لە قۆناغی لێکۆڵینەوەدایە بە سزایی و بە لێکۆڵینەوەکان کە ئەویان 245 ئیشیان 560 84 کەیسی گەندەڵی لە هەردوو قۆناغی هەواڵدەری و سزایی ئێستا لەیان دەستەی دەستپاچی لێکۆڵینەوەی تێدا دەکرێت. جێگری سەرۆکی پەرلەمانی کوردستان ڕایدەگەێنێت با تەواوی پرۆسەی چاکسازی نەهاتۆتە دی و گەندەڵیش ڕیشەچێش نەکراوە لە هەرێمی کوردستان. ئەم پرۆسەیەش پێویستی بە بەهێزکردنی دامەزراوەکانەیە. ناتوانم بڵێم وەڵا تەواوی پرۆسەی چاکسازی هاتوۆتە دی بەڵام پێمان وایە هەنگاوی باش بە ئاراستەیەکی دروست نراوە بەڵام لەگەڵەوەشە گەندەڵی ڕیشەکێش نەکراوە لە هەرێمی کوردستانە بەداخەوە پێویستی بە باشترکردن و قوڵترکردنەوەی لایەنی کەلتوری لەناو کۆمەلگا هەیە بۆ ئەوەی ڕوبەڕووی ئەم بابەتە ببینەوە پێویستمان بە بەهێزکردنی دامەزراوەکانی ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی هەیە پێویستمان بە چاکترکردنی پرۆسەی یاساسازی و چاکسازی لە هەرێمی کوردستان هەیە. لە دیداری استراتیژی نیشتیمانی ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی لە هەرێمی کوردستان 2021 تا 2025 ئەوە ڕوون کرایەوە کە ئەم استراتیژیا پلانێکی گشتگیری دامەزراوەکانی هەرێمی کوردستانە لا پێناو ئەوەی کە حکومڕانیەت بە شێوەیەکی کاراتر شەفافتر بۆ خزمەتی بەرژەوەندی گشتی بەڕێوە بچێت. هەڵگورد ئەحمەد، کورسات نیوز، هەولێر.